عزیزانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی تری بەرەو هەڵبژاردن لەگەڵتان دەبم بەڵام پرۆگرامی ئەمڕۆمان جیاوازترە لە پارێزگای هەڵبجەوە لەگەڵتانم لەگەڵ بەڕێز بەسام عەلی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ گفتوگۆکەمان لەسەر کار و چالاکیەکانی لقی 12 پارتی دیموکراتی کوردستانە لە پارێزگای هەڵبجە بۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بینەرمان بن. سڵاو لێبێ کاک بەسام. زۆر سپاس بۆم دەرفەتە کە لەم مەشغوڵیەتەی بانگەشەی هەڵبژاردندا لەگەڵمانی. زۆر سپاس دەمێ بپرسم سەرەتا کار و چالاکیەکانی ئێوە و لقی 12 پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەڵبجە لە چه ئاستێکدایە؟ ئێمە لە 16 ئاب یادی 75 ساڵی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و ڕۆژبوونی جەنابی سەرۆک بارزانی دەستمان بە هەڵمەتی بانگەشە کرد و بە پێی پلانێکی تۆکمە کارەکانمان دەست پێکردووە لە سەرجەم سنوورەکان لە سەرجەم لیژنە ناوچەکان و بەردەوامین تا ئێستا و ئەمڕۆ لە هەورامانی ڕنجین هەڵمەتی بانگەشەمان هەیە لە ڕۆژەکانی داهاتووش لە سنووری لیژنە ناوچەکانی تر هەڵمەتی بانگەشەی جەماوەریمان هەیە و کاندیدی ئێمە کاندیدی ژمارە 22 دکتۆرە شواق جافە توانم بڵێم لەسەر ئاستی نەکەرێمی کوردستان لە ئاستی عێراقیش یەکێکە لە کاندیدا هەرە دیار و بەتواناکان قاعدەی تەنزیمی پارتی هەموو توانا و هەموو جوودی خۆی سەرفەکات لە پێناوی دەرچوونی کاندیدەکەمان و هیوامان هەیە بە دەرچوون. دەستان خۆش بێت. زیاتر کار و چالاکیەکانتان چ جۆرە چالاکیەکە گەڕان و بەسەرکردنەوەی یاخۆت کۆڕ و کۆبوونەوەی جەماوەریە لە ناو لەق و باڵین ناوچەکانی سەر بە سنووری لقەکەتان؟ ئێمە کار و چالاکیەکانمان پۆلیان کردووە بەشێکی کۆبوونەوەی لەگەڵ هەواڵان و کادرەکانی خۆمانە لە سەرجەم ئاستەکان لە سەرجەم وەرگانەکان بەشێکی کۆبوونەوەی لەگەڵ هەواڵانی خاننشینی پێشمەرگە کەمەندامانی سەنگەر خانەواتی شەهیدان و ڕێکخراوە جەماوەریەکانمان قوتابیان لاوان ئافرەتان پشکی شێریان بەرەکەوێت لەو کۆبوونەوەوانە و ئەوان خۆیان بە تەنها بتکەیەکی بانگەشەی هەڵبژاردنیان هەیە لە شاری هەڵەبجە و لە سنووری ناوچە حیزبیەکانیش کۆبوونەوەی جەماوەریەکەین کە بەروارمان بۆ دیاری کردووە لەگەڵ هەواڵانی پێشمەرگە تێکۆشارەکانی ئەیلول کۆبوونەوەمان هەیە لەگەڵ ئەمانش لە سەرجەم لیژنە ناوچەکان و سەرجەم هەواڵانمان خەریکی هەڵمەتێکی ماڵ بە ماڵ و بەسەرکردنەوەی هەواڵ و ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستانن و دکتۆرە شواق جافیش بەڕاستی ئەویش زۆر ماندووە و ئەویش سەرقاڵی بانگەشەیەکی زۆر تەندروستە و هەواڵان و دەنگدەرانی پارتی بامەسەرەکاتەوە. باشە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان لایەنەکان بە تەواوی سەرقاڵ دەبن و ئەرکێکی زیاترەکەوێتە سەریان بەڵام دەوترێت پارتی دیموکراتی کوردستان ئەرکەکەی ئاسانترە بۆ حکومێکە لە لایەنگرانی دانابڕێت بەردەوام کۆنتاکت و پەیوەندی لەگەڵیان هەیە بۆ لە کاتی بانگەشەدا تەنها بەبیرهێنانەوەی یاخۆ سەردانیکردنێک دەست پێ دەکاتەوە ئەمە تا چەند لای ئێوە ئەم حەقیانەتە دەبینرێت؟ بە دڵنیایی ئێمە ئەرکەکەمان لە لایەنەکانی تر ئەرکێکی سوکترە لەبەر کۆمەڵێک خاڵی یەکەم ئێمە خاوەنی سەرۆکێک و کاریزمایەکی وەکو جەنابی سەرۆک بارزانین کە لە 11 ئەیلول بە وتارێک تەواوی دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستانی بۆ ئێمە ئاش کردەوە و داوای لێکردن سەرجەم دڵزویری و گلەیەکانتان بخەنە دوای هەڵبژاردن بۆیە بە دڵنیاییەوە بە دەرکەوتنی جەنابی سەرۆک من هەموو جارێکەڵم بە دەرکەوتنی بەرگە پێشمەرگانەکەی جەنابی سەرۆک کە هەواڵانی پارتی ئەیبینن بە دڵنیاییەوە هەموو دڵزویرێکی خۆیان وەلانێن بە دڵنیام لەوێ بەرەو سندوقەکانی دەنگدانە ڕۆن. ئەمە خاڵی یەکەم نقطەی بەهێزی ئێمە بوونی جەنابی سەرۆک بارزانیە. خاڵێکی تر بەڕاستی مێژووی پارتی دیموکراتی کوردستان پارتی حیزبێکی خاوەن مێژوویەکی گەورەیە و خاوەن ڕووبارێک خوێنە خاوەن هەزاران خانەوادی شەهید و هەزاران تێکۆشەر و کەمەندامی سەنگەر و پێشمەرگەیە. ئەمە خاڵێکی بەهێزی تری ئێمەیە کە ڕەنگە کارەکە ئێمە ئاسانتر بکات. خاڵێکی تر بریتیە لە سەقامگیری ناوخۆیی پارتی دیموکراتی کوردستان. پارتەکە ئێمە پارتێکی سەقامگیرە پارتێکە یەک سەرکردایەتی ئاراستەیەکە و یەک سەرۆک تەوجیهی بۆ دابەزێنێ و تەواوی ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان پابەندن بە هەموو فەرمانانەی لە جەنابی سەرۆکۆ دابەزێ بۆ خوارەوە بۆیە بە دڵنیاییەوە ئەمە وای کردووە کە پارتی حیزبێکی سەقامگیرتر بێ لە ئاستی کوردستانی و عێراقی و بە دڵنیاییەوە خاڵی کۆتاوکو جەنابە داماژەت پێکرد بریتیە لەوەی کە ئۆرگانەکانی ئێمەش ناوچەکانی ئێمە ڕێکخراوەکانی ئێمە لقەکانی ئێمە
سەرکردایەتی ئێمە بەڕاستی دانەبراوە لە قاعدەی تەنزیمی خۆی و بەردەوام هەواڵانی خۆمان بەسەر کردوتەوە. ئەوە ژێکێکی ترە لەو خاڵانەی کە لە کاتی بانگەشە هەواڵەکە هەست بەوە ناکا کە تەنها لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بەسەر کراوەتەوە، هەستەکە کە پێشتریش بەسەر کراوەتەوە ئێستا تەنها بۆ بیرهێنانەوە سەردانیەتی. دەوترێت لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان مەبدەئین. ئەم جۆرە مەبدەئیە هۆکار و سەرچاوی چییە؟ هەموو مەبدەئێک لە دنیا پێویستی بە فکرە، بە هزرە. پارتیەکان هەڵگری ڕێبازێکن کە پێوترێ ڕێبازی مستەفا بارزانی، ڕێبازی بارزانی، و ئەم ڕێبازە بەڕاستی بۆ خۆی کۆمەڵێک دیسپلین و کۆمەڵێک پابندبوون دروستەکات بۆ پارتیەکان. بۆ ئەگەر تۆ سێری مێژووی سیاسی کوردستان بکەی، ژمارەی ئەو پارتیانەی کە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەجێ هێڵن کەمترە لە ژمارەی هی هەموو هێزە سیاسەکانی تری عێراق و کوردستان. بۆیە کە تۆ پارتی دیموکراتی کوردستان هەڵەبژێری زۆر سەختە پارتی بەجێ بێڵیت، و هەموو جارێک لە ناو هەواڵانشی کە بەهۆی دڵزیوریەکەوە بەهۆی کەم تەرخەمیەک و ڕێزەکانی پارتیان بەجێ هێڵاوە کە لێرە و لەوێ ئەیان بینین بەردەوام پێمان دەڵێن وا نەزانێ ئێمە خەیاڵمان لای پارتی نەماوە، ئێمە ئێستاش بەدڵ هەر پێشمەرگەی جەنابی سەرۆک و پارتین. بۆیە پارتی بوون مەبدە، پارتی بوون ڕێبازی کوردایەتیە و هەموو کوردستانیان لە چوارچێوەی پارتێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستانە ئەتوانن کۆ ببنەوە بە تەواوی هزری جیاواز، ئایدیای جیاواز، ئاینی جیاواز، ئاینزای جیاواز، نەتەوەی جیاواز، هەموو ئەمانە لە چوارچێوەی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەتەوە و هەمووشی خۆی بە خاوەن ماڵەزانێ. کەواتە کرێ بڵین ئەو هۆکارانەی کە باست کرد، ئەو هۆکارانە وا دەکات کە لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر زوێر بن یاخود هەر کێشەیەکیان هەبێت لە کاتە چارەنووس سازەکاندا هەر دێنەوە لای پارتی دیموکراتی کوردستان و بە دەنگەکانیان پشتگیری لە حیزبەکەیان دەکەن. بە دڵنیاییەوە بۆ ئەمەش ئێمە بەڵگەمان هەیە، بەڕاستی بەڵگەکەمان بریتە لەوەی کە لەو هەموو ئەو کاتانەی کە ئێمە هێرش کراوەتە سەر بارەگاکانمان، من تەواوی ئەو هەواڵە دڵزویرانم بینیەوە لە ناو بارەگای ناوچەولەقەکانی ئێمە کە هاتبوون بۆ بەرگریکردن لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان، و ئێمە شەڕی تیرۆریستانی داعشمان لە بیرە هەمومان، و ئەو کات کە بەڕاستی جەنابی سەرۆک فەرمانی بەرگری کرد لە خاکی کوردستان، تەواوی ئەو هەواڵانی کە دڵیان زویر بوو و لە ماڵەوە بوون هەمویان بە چەکەکانی خۆیانەوە پەیوەندیان بارەگاکانی پارتیەوە کرد و ڕۆشتن پێشمەرگایەتیان بۆ جارێکی تر هەڵبژاردەوە و بەرگریان لە خاکی کوردستان کرد. بۆیە هەموو ئەو کاتانەی کە پارتی کەوتۆتە جۆرێک لە مەترسیەوە یان مخاتەڕێکی لەسەر بۆ لەم حاڵەتە، بە دڵنیاییەوە هەواڵە دڵزویرەکان گلەیەکانی خۆیان وەلانێن، و ئەمەش هۆکاری ئەوەیە کە پارتی بە درێژایی ساڵەکانی خەباتی بە بەهێزی ماوەتەوە. باش، زۆر جار باس لەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان ئەو پارتەیە کە نیشتیمان پێش هەموو شتێک دادەنێت، ڕێزگرتن لە خەباتی پێشمەرگا پێش هەموو شتێک دادەنێت. ئەمە یەکێک لەو هۆکارانەیە کە لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بە دڵسۆزیەوە لە پارتەکان نزیک دەبنەوە. خۆی بە دڵنیاییەوە وەکو باست کرد، ئێمە زۆر جار کاتێک پێناسی پارتیەکەین، پارتی بۆ بزوتنەوە ڕزگاری خوازی کوردستان لە حیزب گەورەترە. پارتی بە تەنها حیزبێکی سیاسی نییە، پارتی قوتابخانەیەکە بۆ سەرجەم کوردستانیان، قوتابخانەی پێگەیاندنی دەیان و هەزاران تێکۆشەر و پێشمەرگەیە. پارتی ئەتوانم من بڵێم لە مێژووی نوێی سیاسی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بەبێ پارتی شتێکی وای نامێنێتەوە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام ئەبێ وا سیر بکرێت پارتی لە حیزبێک گەورەترە، و دنیابینی پارتی لە دنیابینی حیزبێک گەورەترە، دنیابینی نیشتیمانێکە، دنیابینی بەڕاستی سەرجەم کوردستانیانە، دنیابینی هەموو ئەو نەتەوە و ئاین و ئاینزانەیە کە لە سەرخاکی کوردستانە ژین. بۆیە بە دڵنیایی پارتی بە بەردەوامی ئەمەیەکێک بە لەو هۆکارانەی کە وای کردووە هەموو کەس لە ناو پارتی خۆی بە خاوەن ماڵ بزانێ و کەس خۆی بە غەریبە نەزانێ، و بە هەموو جیاوازیەکان و پارتی دیموکراتی کوردستان لەژێر ئاڵای کوردستان هاتوانیوێتی ئەو جەماوەرە گەورەیە کۆ بکاتەوە. و وەکو بۆ پرسیارەکەی جەنابیشت، پارتی سەلمانیوێتی کە بەردەوام جەنابی پێشمەرگە وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەکو مەرجەعێکی باڵای کوردستانیان بەردەوام وتوێتی من پێشمەرگایەتی لە هەموو پلە و پۆستێکی تر بە گەورەترە بینم و من تا ئێستا پێشمەرگەیەکم،
بۆیە بەدڵنیاییەوە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و مەرجعی باڵا پێشمەرگە بێت کەواتە پێشمەرگە بۆ ئێمە سمبولێکی زۆر گەورەیە و گەورەترین سمبولە چکە بەبێ پێشمەرگە ئێمە ناتوانین بەردەوام بین و ناتوانین خاچی کوردستان بپارێزین. بۆیە دڵنیاتەکەم لەوەی کە بەڵێ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە و لەم هەڵمەتی بانگەشەیە ئێمە چەندین جار بەڕاستی هاوڵاتیانی دەروی پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیمان پێواکەن ئەڵێ دەنگی ئەم جارەمان بۆ کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستانە چکە پارتی سەلمانی تاکە حیزبی پارێزەری ئەزمموی سیاسی کوردستان. زۆر باشە. وەک پێشتر بینیومانە و چەند جار لقی دوانزەی پارتی دیموکراتی کوردستان تووشی ڕووداوی نەخوازراو بووە هێرشی کراوەتە سەر لە ئێستادا کە بانگەشەی هەڵبژاردنە ئایا هەڵبژاردنەکەتان بە شێوەیەکی تەندروست بەڕێوە دەچێت بانگەشەی هەڵبژاردن هەروە بێتەوە نەکەوتونەتە مووقیفێکی ناخۆشکەوا بکات هەڵمەتی هەڵبژاردننی ئێوە یاخۆت بانگەشەی هەڵبژاردننی ئێوە کەمە قورسی بۆ دروست بێت؟ خۆی بە دڵنیاییەوە هێزێکی سیاسی لە سنووری لقەکەی حەوت بارگای لیژنە ناوچەی سوتا بێت بە دڵنیاییەوە لە پەریەتە بەردەم. ئێمە لە ئێستایەکەم من قسە بۆ جەنابتەکەم حەوت بارگای لیژنەی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری لقی 12 سوتاوە. ئێمە پێ بارگین بەڵام لە بەرامبەر ئەمە سەرجەم هەواڵانی پارتی سەرجەم ئەندام و لایەنگرانمان ماڵەکانی خۆیان بۆ کردین بە بارگاوە کۆبوونەوەکانی خۆمانی تیاکەین. واتە لە بری بارگایە گەستە ماڵی هەموو پارتیەکان لە سنووری لقی 12 بارگای پارتیە. بەڵام بۆ ئەمەش بەڕاستی لەم پەرمانێتە بەردەم. ئێمە لە ئێستاە بۆ نە بۆ هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی خۆمان پێویستمان بەوەیە مادەم بارگای ناوچەکانمان سوتاوە زۆر جار پێویستمان بەوەیە ئێمە هۆڵێک ئەو هۆڵانە بەڕاستی هەمووی مڵکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕۆژێک لە ماوەی ئەم مانگە بدرێت بە هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان بتوانن بانگەشەیەکی دیموکراسیانەی زۆر مۆدێرنی تیا بکەن. بەداخەوە لێرە و لەوێ لەمپەرێتە بەردەممان ئێمە لە سنووری لقی 12 بەرپرسی حکومی هەیە بە ئێمە وتووە بۆ ماوەی 30 ڕۆژ هۆڵەکەمان ناوە بە لایەنێکی سیاسی تر کە ئەو هۆڵە مڵکی حکومەتە و مافی سەرجەم لایەنە سیاسەکانە کە ڕۆژێک بانگەشەی تیا بکەن. لەکوێی دنیا هەبووە بۆ نمونە تۆ 30 ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردن و بانگەشە تۆ هۆڵێکی حکوومەتی هەرێمی کوردستان تەسلیم بە لایەنێکی سیاسی بکەیت تەنها لەبەرەوەی هیچ لایەنێکی سیاسی تر بانگەشە نەکات. یەکێک لە بنەما هەرە گەورەکانی دیموکراسی لە هەڵبژاردن کە پێویستە پیادە بکرێت بریتە لەوەی دەرفەتی یەکسان بخرێتە بەردەمی سەرجەم لایەنە سیاسەکان. بێگومانەوە مافی هەر لایەنەکە بەکاری بهێنێت. بەڵێ ئێمە وەکو بارگەکانمان سوتاوە بەڕاستی بەشێک لە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە سنوورەکە هاوکارمان نین کە بۆ ماوەی چەند سەعاتێک هۆڵێکی حکوومەتمان تەسلیم بکەن کە ئێمە بانگەشەیەکی خۆمانی تیا بکەین لە کاتێکا بە ئێماڵێ بۆ 30 ڕۆژ یامانە بەلایەنێکی سیاسی تر بەداخەوە ئەمانە هەموو لەمپەرن کێتە بەردەمی پارتیەکانی سنوورە. بەدڵنیایی بەڵام ئێوە چی دەکەن لەو ڕۆوەکە ئەو هەموو ڕێگریە لە بەردەمی ئێوە دروست دەکرێت و لەگەڵ ئەوەشدا کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەوە ناسێنراوە کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا زۆر ئارام و ئەهوەنە دوورە لە گرژی و ئاڵۆزی ئێوە ڕاتان چیە بێ لەسەر ئەو بابەتە؟ من سەرکردایەتی پارتی و جەماوەری پارتی و دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری بازنەی سێ دڵنیاکەمەوە لەوەی کە ئێمە ئەگەر بارگاکانمان بسووتێنرێ ماڵەکانمانەکەینە بارگا ئەگەر ژمارەمان زۆرتر بێ لەوەی لە ماڵێکا کۆبوونەوە بکەین هەوڵەین لە هۆڵێکی شایستە کۆبوونەوەکەمان بکەین ئەگەر وەکو باسم کرد هۆڵەکانیشمان پێنەدرا بۆی بانگەشەی تیا بکەین ئێمە ئامادەین لەسەر شەقامەکان بانگەشە بکەین لەسەر شەقامەکان بانگەشەی خۆمانەکەین و لە سنووری هەندێک ناوچەش بڕیارمان ناوە لەسەر شەقام بانگەشەی خۆمانەکەین و قاعدەی تەنزیمی ئێمە ئامادەیە چەند سەعاتێک لەبەر ئەو گەرمایە دابنیشێت بۆ هەڵمەتی بانگەشەکەی و بە هیچ شێوەیەک ئێمە تەسلیمی ئەوە نابین کە هەڵمەتی بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان لەم سنوورە لاواز بێخواانە خواسە بۆیە لە سەرجەم لیژنە ناوچەکانمان بانگەشەکەین و لە هەر جێگایەکمان لێ بگیری ئێمە لە جێگایەکی تر بانگەشەکەی خۆمان هەرەکەین. دەستان خۆش بێت. مامۆستا دەمەوێت بپرسم وەک پێشتریش باست کرد کاندیدی ئەم جارەی پارێزگای هەڵەبجە خاتونیەکە. ڕاتان چیە لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە دەرگاواڵایە بۆ ئافرەتان کە زیاتر بێنە ناو کای سیاسیە و زیاتر بەشدار بن لە کای سیاسیەکاندا؟ ئێمە لە سنووری هەر پێنج بازنەکەی سنووری ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی و بە بازنەیەکیش کە سەر بە ئەنجومەنی سەرکردایەتی کەرک و گەرمیانە لە 4 بازنە
ئێمە دەرفەتمان بە 4 کاندیدی ئافرەت داوە هەر 4 ئافرەتە و لە ئاستێکی بەرزی معریفین و توانایەکی زۆر باشیان هەیە زۆر جەماوەرین و دانەبڕاون لە قاعدی تەنزیمی پارتی دانەبڕاون لە خانەوادی شەهیدەکانمان و تواناشیان زۆرە کاندیدێکی وەکو دکتۆر ئەشواقجاف ژمارە 22 لە بازنەی 3 لە 2 خولی پەرلەمانی سەربانی کە ئەشواقجاف لە پەرلەمانتارە هەر دەگمەنەکانی ناوقاعی پەرلەمانی عێراقە و داکۆچیکارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان بووە لە موچە لە بودجە لە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان لە پڕچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە یاسایانی بۆ قەرەبووی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی بەعز دەرەچوون بەڕاستی ئەشواقجاف لەمانە پشکی شێری بەرەکەوێت بۆیە من هەموو جارێک لە مەراسیمەکان ئاماژە بەوە کەم ئەڵەن دەنگدەرانی بازنەی 3 یەک تۆز بیر بکەنەوە و یەک تۆز وجدانی خۆیان بخەنەگەڕ تەسەوڕەکەم نەتوانن کە دەنگ بە کاندیدێک و دەنگ بە خاتونێکی وەکو دکتۆر ئەشواقجاف نێن و من چاوەڕێ ئەویان لێ یەکەم کە ئەشواقجاف بنێرنە هۆڵی پەرلەمانی عێراق. حکوومەتێک لە جۆیاکەکانی عێراق هەمووان ئەوە دەزانن کە هەمیشە ئەستەمیان بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. پێت وایە چۆنی کاندیدێک بۆ پەرلەمانی کوردستان بەو شێوەی کە تۆ باسیەکەیت ئەزمونێکی لە پێشینەی هەیە گرنگە؟ پەرلەمانی عێراقی لەبەرەوەی لە یەک ئەنجومەن پێکاتووە ئێمە لە عێراق ئەنجومەنی ئەقالیمان نییە واتە ئەنجومەنی هەرێمەکانمان نییە تاوەکو لێوە بتوانین ئەو بڕیارانەی کە ئەو یاسانی کە یاسای چارە نووسازن لەوێ تێپەڕێنین هەمووی لە ناو مەجلیسی نوابی عێراقی ئەنجومەنی نوێنەران تێپەڕێنرێ بە زۆرینە و کەمینە بەڵام لە ناو لیژنە پەرلەمانیەکان ڕۆڵی پەرلەمانتار کاریگەری خۆی هەیە لە لیژنەی دارایی کاریگەری خۆی هەیە لە لیژنەی ناوخۆ کاریگەری خۆی هەیە لە لیژنەی مافی مرۆڤ کاریگەری خۆی هەیە لە لیژنەی یاسایی لە کاتێک سیاغی یاساکە ئەکرێ و ئامادە ئەکرێ بۆ بەرنامەی کار پەرلەمانتاری بەتوانە پەرلەمانتواری خاوەن کەفایی زانستی لە ناو لیجانی پەرلەمانی ئەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێ و بە دڵنیایی شۆبینیمانە ئێمە کە زۆر پەرلەمانتاری ئێمە توانیویانە کاریگەری دروستبن لە ناو هۆڵی پەرلەمانی عێراق و ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە ناو ئەجندەی کارەکەمانە لەو کارنامەکەمانایشە لە خاڵەکان ئەوەیە کار بکەین بۆ ئەوەی کە پەرلەمانی عێراقیش ببێتە 2 ئەنجومەن ئەنجومەنی هەرێمەکان و ئەنجومەنێکیش ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ و ئەو یاسایانەی کە یاسای چارە نووسازن وەکو یاسای نەوتوگاز وەکو بابەتی دیفاع و پێشمەرگە و زۆر شتی تر پێویستە بەڕاستی لە ئەنجومەنی فیدرالی لە ئەنجومەنی هەرێمەکان تێپەڕێنرێ و ئێمە لێو بە زۆرین و کەمینە تێنەپەڕێنرێ بۆ یەکێک لە کارە گرنگەکانی تیمی ئێمە بەڕاستی ئەوەیە کە عێراق لەم زۆرین و کەمینەیە ڕزگار کرێت و ڕۆڵی پەرلەمانتاری زمانزان کە من بەداخەوە ئێڵێم بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنە کوردیەکان زمانی عەرەبی باشی نازانێت بۆی ئەمە ناکرێ بەڕاستی تۆ پەرلەمانتارێک بنێریتە بەغدا بێ مفاتەحی سەرجەم لایەنە عێراقیەکان بکات کاریگەریان لەسەر دروست بکات بتوانێت لە کۆمەڵێک ئارایی خۆیان پەشیمانیان کاتەوە بەڵام زمانیان نەزانێت بۆ زمانێکی عەرەبی باش نەزانێت بۆی اختیارکردنی ئەشواقجاف جگە لە زمانی کوردی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی بە پێرفێکتی زانێت مساعد پرۆفیسۆرە لە زانکۆی سلێمانی دکتۆرای لە پزیشکی هەیە علاقاتێکی زۆر فراوانی هەیە لەگەڵ لایەنە عێراقیەکان بە شیعە و بە سوننە ئەزمموی 2 خولی ڕابردووی پەرلەمانی عێراقیە بۆیە ئێمە بەڕاستی لەم بازنەیەکی پڕقوربانین بازنەیە کە پێویستمان بە تێپەڕاندنی چەندین یاسا هەیە جارێ بە پارێزگابوونی هەڵەبجە هێشتا بە معلقی ماوەتەوە مەسائیلی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕژێمی بەعز بە معلقی ماوەتەوە دنیای کێسی زیندانی سیاسی لەم سنوورە بە معلقی ماوەتەوە بۆیە ئەمە پێویستی بە پەرلەمانتارێکی زۆر بەتوانایە کە دەنگی بەڕاستی هاوڵاتیانی ئەم سنوورە لە عێراق لە پەرلەمانی عێراقی بگەێنێ و بۆ ئەمەش بەڕاستی پەرلەمانتارێکت بە قورسایی دکتۆر ئەشواقجاف پێویستە ئەمە هۆکاری هەڵبژاردنیەوە بوو بۆ کاندیدەکەمان. دوا پرسیارم تێبینی تۆ چییە بۆ دەنگدانی ئەم جارە ڕێژەی دەنگدانی ئەم جاری پارێزگای هەڵەبجە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ من هیوادارم پرۆسەیەکی زۆر تەندروست پرۆسەیەک بێت کە دوور بێت لە ساختەکاری پرۆسەیەک بێت لەلایەن بەڕاستی چاودێرە نێو دەوڵەتیەکان و چاودێرە ناوخۆیەکان چاودێریکی باش بکرێ وەکو دوێنێ جەنابی کاک مەسعود سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هیوایە خواست کە هەڵبژاردنێکی بێ ساختەکاری تێپەڕێ لە هەرێمی کوردستان و داواشم لە سەرجەم ئەندام و لایەنگران و سەرجەم هاوڵاتیانی بازنەی سی هەڵبژاردن هەیە
کە پارێزگای هەڵەبجە بە ناحیەکانیەوە و قەزای شارەزور و قەزای پێنجێن و قەزای سێ سادق بە ناحیەکانیەوە گرێتەوە بۆیە بە دڵنیاییەوە داوایان لێ یەکەم کە دەنگی خۆیان بە ژمارە 22 دکتۆرە شواقجاف بن و دڵنیا بن لەوەی کە پەشیمان نابن لەو متمانەیە و دڵنیاش بن لەوەی دکتۆرە شواقجاف لە جێی متمانەی ئەوانە بێ و لە پەرلەمانی عێراقی بەڕاستی سەری هەمومان بەرزەکاتەوە. زۆر سوپاس بۆ تۆ، سوپاس بۆم دەرفەتە، دەستان خۆش بێت. لەگەڵ سوپاسم بۆ بەڕێز بەسام عەلی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان. پرۆگرامی ئەمڕۆ هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر تەندروست بن.